کاتان باش و کاتەوە کاتێکی بەنەرایی بەڕێز و خۆشەویست باش حەزەکەم پێشدا زیاتر باس لەو بابەتە بکەم خۆی لە ئەوەی کە پەیوەندی بە کار و چارەسەرەکانی ئێمەوە بێ لە بەڕوسیا لە چوار شوێن پرسی کۆمەڵکوژی کوردانی یەزیدی بە جنسات ناسراوەی یەکەمیان لە ئەنجومەنی ئەوروپا بووە دواتر لە پەرلەمانی یەکێتی ئەوروپا و هەروەها لە پەرلەمانی بەلژیکا و لە پەرلەمانی هۆڵەندا واتە چوار شوێنی زۆر گرنگی بڕیاردان کە کاریگەری زۆر گرنگیان هەیە لەسەر بڕیاری ئەو وڵاتانەوە و یەکێتی ئەوروپا بە شێوەیەکی گشتی ئەمەی کە لە چەند هەفتەی ڕابردوو ڕوویدا دوا بە دوای بڕیاری پەرلەمانی ئەوروپا کە پێشتر دەنگی دابوو لەسەر بەجنسە ناسەندنی کۆمەڵکوژی کوردانی یەزیدی بەڵام دواتر لە لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمانی فێدرالی بەلژیکا و دواتریش لە کۆبوونەوەی گشتی پەرلەمانی وڵاتە بە کۆی دەنگ هەموو ئەندامانی کە بەشدار بوون لە کۆبوونەوەکە دەنگیان لەبەم پرۆژە یاسایی کە لەلایەن پەرلەمانی بەلژیکا پێشکەش کرابوو و هەروەها پەرلەمانی هۆڵەندا بە هەمان شێوە کە ئەمە دەتوانین بڵێن سەرکەوتنێکی زۆر گرنگی دیپلۆماسیە پێش هەموو شتێک بۆ سیاسەتی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەمە استراتیژی یەکێک لە بناغەکان و بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە کار بکرێت بە شێوەیەکی جددی بۆ ئەوەی ئەم پرسە بە جنسات بناسەندرێەوە لەو ماوەی ڕابردوودا بە جددی کاری بۆ کرا و گەیشتە ئامانجی خۆی ئەمەی کە توانین زۆر ئاماژەی پێ بکەم بە تایبەتی بڕیاری پەرلەمانی بەلژیکا بوو کە لەوێ ئەو بڕیارە هەرچەندە لە ڕووی معنەوی و لە ڕووی سیاسی زۆر گرنگە لە هەمان کاتیشدا بڕیارێکە کە لەبەرەوەی بە هەماهەنگی لە نێوان وەزارەتی دەرەوەی حکوومەتی فێدرالی بەلژیکا و وەزارەتی دادی ئەو وڵاتە ڕۆژە یاساکە ئامادەکرا بوو کۆمەڵێک خاڵ لە خۆ دەگرێت کە ئەم خاڵانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لە دواڕۆژی یەزیدیەکان لە عێراق و بە تایبەتی پرسی گەڕانەوەیان بۆ شوێنەکان ئاوادانکردنەوەی شوێنەکانیان و ئەو شوێنانی کە وێران کراون لە دوای هێرشەکانی تەرۆریستانی داعش بۆ سەریان و هەروەها دەبێتە بەڵگەیەکی زۆر گرنگیش بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و هەروەها بۆ یەکێتی ئەوروپا کە بە جددی کار بکات بۆ ئەوەی هاوکاری کوردانی یەزیدی بکەن بۆ قەرەبووکردنەوەیان. دکتۆر دەبێت بزانم ئایا ئەو وڵاتانەی کە ئەنجامن لە یەکێتی ئەوروپادا چ وڵاتێک یاخود هیچ وڵاتێک هەبوو کە دژایەتی ئەم بابەتەی کردبێتەوە دژی بە جینۆساید ناساندنی ئێزیدیەکانی کردبێت؟ نا بە پێچەوانەوە زۆربەی وڵاتان سۆز و بڵێن پشتیوانی باشیان هەیە بۆ ئەم پرسە بەڵام جیاوازی هەیە لە تێڕوانینیان بۆ پرسی بڵێن پێناسەکردنی جێنۆساید لەبەرەوەی پرسی جێنۆساید بابەتێکی زۆر هەستیارە وردەکاری دەوێت دوکومنتی دەوێت بەڵگەی زۆر گرنگی دەوێت کە دەبێت لە ڕووی یاساییەوە پسپۆران بڵێن کاری لەسەر بکەن و بیخەنە ڕوو و هەروەها پێویستی بە کۆدەنگی هەیە لە پەرلەمانی ئەو وڵاتانە چونکە ئەمە پێویستی بە کۆدەنگی و بڕیاری پەرلەمانی وڵاتان هەیە تاکو ئێستا ئێمە نەمان بینەوە هیچ لە وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا دژایەتی ئەم بابەتە بکەن و لە هەر شوێنێک ئەگەر بێت و لیژنەیەکی پەرلەمانی یان چەند پارتێکی پەرلەمانی یان چەند پەرلەمانتارێک بە جددی کاریان دەبێت لەسەر ئەو پرسە لە ئەنجامدا گەیشتوتە ئامانجی خۆی و دانی پێنراوە و چاوەڕێی ئەوەش دەکەین کە لە دوای ئەو وڵاتانی کە باسم کرد لە دوای پشووی هاوین لە وڵاتانی تریش ئەم پرسە کاری لەسەر بکرێ و دەنجی لەسەر بدرێ و دواتریش هەروکو لەو پرۆژە یاسانە باسی لێوە کراوە داوا کراوە کە لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی بەتایبەتی نەتەوەی گرتوەکان و ئەنجومەنی ئاسایش ئەو پرسە بخرێتە ڕووە بخرێتە دەنگدان بۆ ئەوەی پاڵپشتێکی نێودەوڵەتی نەتەنە لە ئاستی یەکێتی ئەوروپا بەڵکو لە ئاستی وڵاتانی تریش و شوێنەکان تریش بۆی بڵێن کۆ بکرێتەوە بۆی بە شێوەیەکی عەمەلی بە شێوەیەکی کارا هاوکاری کوردانی یەزیدی بکرێت چونکە لەبیر نەکەین ئەمە نابێت لەسەر وەرەقە بێ و لەسەر یاسا وەکو واسایەک بێ بەڵکو دەبێت لە ڕووی عەمەلیەوە کاریگەری هەبێ لەسەر ژیانی ئەوان دواڕۆژی ئەوان لەسەر ئاسایشی ئەوان لەسەر سەقامگیری ئەو ناوچانەی کە لێی هاتوون بۆی بتوانن بگەڕێنەوە ئەمە ڕاستەخۆ پەیوەندیشی هەیە بە بڕیاری یەکێتی ئەوروپا پێشتر کە بڕیاری داواکاری ئەو بڵێن ئەو بەتایبەتی شنگال و شوێنانە بگرێت کە کوردانی یەزیدی لێ ئاوارە بوونا ئەمەش ناکرێت بەبێ ئەوەی کە سەقامگیری بۆ بگرێتەوە بەبێ ئەوەی کە ئاسایشی بۆ بگرێتەوە ئەمەش یەک لە خاڵەکانی ئەم بڕیارەیە پرۆژەی یاساییە کە لە پەرلەمانی بەلژیکا دەنجی لەسەردراوە کە دەبێت ڕێکەوتنی شنگال زووترین کات جێبەجێ بەڵێ دکتۆر دەمێ بزانم سەرڕێەوەی کە کەیسی ئێزیدیەکان بە جینۆساید ناسێنراوە لە پەرلەمانی ئەوروپا دەمێ بزانم کە ئایا هیچ کراوە یاخود لەو چوارچێوێدا
هیچ بابەتێک خراوەتە بەرنامە بۆی کە بتوانرێت چارەنووسی ئەو قوربانیانە ئاشکرا بکرێت کە لەلایەن چەکدارانی داعشەوە لە کاتی هێرشکردنیان بۆ سەر شنگال ڕفێنراون و هەندێکیان تا ئێستا چارەنووسیان بە نادیاری ماوەتەوە واتە هیچ کراوە بۆی کە سۆراغی ئەو کەسانە بزانرێت یاخود سۆراغیان بکرێت لە ڕێگەی یەکێتی ئەوروپا و لە ڕێگەی وڵاتانی یەکێتی ئەوروپا بە شێوەیەکی گشتی بێگومان ئەمە یەک لە خەڵات سەرنجەکانی ئەم بڵێن پرۆژەی یاسایی باسم کرد پرۆژە یاسایی کە تەنها دەرپێنان نییە بەڵکو میکانیزمێکی ناخسۆرەگایشی خستوتە ڕوو بۆ ئەوی چۆن هاوکاری بکرێن و یەک لەو خاڵانەی کە بە ڕوونی ئاماژە دەکات ئەوەیە کە دەبێ میکانیزمە بدۆژرێتەوە لە نێوان یەکێتی ئەوروپا لە نێوان وڵاتانی دام یەکێتی ئەوروپا لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی چارەنووسی ئەوانەی کە تاکۆی سەرنجدۆزرانەوە دیاری بکرێت و بە هەموو شێوەیەک هاوکاری بکرێن کە بیان دۆزنەوە بیان گەڕنەوە بۆ ناو خانەوادەکانی خۆیان ئەمە زۆر باڕوونی باسی لێەوە کراوە بەڵام بێگومان ئەمە پێویستی بە هاوکاری هەیە لەگەڵ هەم لەگەڵ بەغدا و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و پێویستی بە زیاتر بڵێن کارکردن هەیە لەسەر ڕوونکردنەوە هەیە لەسەر داڕشتنی میکانیزمە لەو ڕۆوە ئەوان دەزان کە لە ئێستادا هەرێمی کوردستان بە تایبەتی ئۆفیسی بەڕێز نێچیرۆان بارزانی ژنێکی پێکەنا بۆ هاوکاریکردنی ئەو کەسانی کە پێنراون و زۆر لەوانە گەڕانەوە ناو خانەوادەکانیان و ئەوان ئەو ژمارانشان لەبەردەستە لە ڕێگای نێرەتی حکوومەتی کوردستان پێیان دراوە و ئەو ژمارەی کە لە کاگۆستان نەدۆزراوەتەوە ناوەکانیان شوێن ئەمانشان لەلایە و بەکو باسم کرد ئێستا بە شێوەیەکی سیاسی بڕدراوە کە هاوکاری بکرێن بۆ دۆزینەوان و بۆ گەڕانەوان بۆ خانەوادەکانیان جگەلەوە دوو خاڵی زۆر گرنگتری تێدایە کە یەک لەوان دەڵێ دەبێت کاربووی ئەو کەسانە بکرێتەوە بە تایبەتی ئافرەتانێک کە قوربانی ڕاستەوخۆی بڵێن ئەم هێرشە بوونا ئەو منداڵانێک کە بێدایک و با بووینەوە ئێستا لە کەمپەکان یا لەو شوێنەی منداڵی بێستەرپرسن دەبێ ئەوانە هەم لە ڕووی دارایی قەربوو بکرێن و هەم لە ڕووی دەرونیش و هاوکاری بکرێن لە چوارچێوەی پرۆژەی یاساییەکان ئەو بڕیا ئەم بابەتە زۆر بە ڕوونی باشکرای باسی زۆر باشە دکتۆر سەبارەت بە ئاوەدانکردنەوەی قەزای شنگال یاخود وڵاتان یەکێتی ئەوروپا چیان کردووەوە بە جینۆساید ناساندنی کەیسی یەزیدیەکان تا چەندێک کاریگەری دەبێت بۆی کە وڵاتان یەکێتی ئەوروپا هاوکاری قەزای شنگال بکەن لە ڕووی ئەوەی کە جارێکی دیکە ئەوەدان بکرێتەوە و جارێکی دیکە سەر لە نوێ ژیانی بۆ بگەڕێنێتەوە هیچ بابەتێکی لەو شێوەیە باسی لێوە کراوە یاخود هیچ پلانێکی بۆ دانراوە بڵێ ئەمە لە چەند ساڵ ڕابردوو لە ئێستاش ئەمەی لە بابەتە گەرمەکانی بڵێ ناو ئەوروپا پەرلەمانی ئەوروپا کۆمسیۆنی ئەوروپا هەم لە پەرلەمانی ئەوروپا و هەروەها وڵاتانیان دام لێشێتی ئەوروپا چ لە دانیشتەکانیان لە لێدوانەکانیان لە بڕۆکسێل چ لە کاتی سەردانیان بۆ هەرێمی کوردستان ئەم بابەتە زۆر لە پلانی بڵێن سەردانەکانیاندا زۆر ڕوون و ئاشکرایە یەک لە بربەستەکانی دەستپێکردنی هەنگاوی جدی بۆ ئاوادانکردنەوەی ئەو شوێنانە وەکو باسم کرد بابەتی ئاسایشی ئەو شوێنانەیە و گەڕانەوەی سەرهەمگیری بەو شوێنانە ئەمەش ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بەو ڕێکەوتنی کە بە چاودێری نەتەوەی گرتوەکان لەنێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا واژوو کراوە و نەخشەڕێگا میکانیزم بۆی دیاری کراوە کە دەبێ ئەو ناوچانە چۆن ئاسایشی بۆ بگرێتەوە چۆن سەرهەمگیری بۆ بگرێتەوە چۆن جۆرێک لە جەوێک دروستکردی کامزۆرەکە بڕوای بەوەی هەبێت کە جاریشتر بگرێتەوە بۆ شوێنی خوار لەم حال لە دوای ئەمە وڵاتانە هەر وڵاتی و بۆکو وڵاتی کۆمەڵبەخش بودجێکی دەخان کردووە بۆ ئەوەی هاوکاری ڕاستەوخۆی ئەو شوێنانە بکەن لە ئاوادانکردنەوەیان بۆ ئەوەی جاریشکردنیان بۆی بگەڕێتەوە ئاسایش بۆی بگەڕێتەوە و خەڵکیەکە بتوانێت ژیانی خۆی لەوێ جاریشکە دەست پێ بکاتەوە و متمانی بەوە هەبێت کە هیچ تر ڕوو نادات زۆر باشە دکتۆر دەمێ بزانم کە ڕۆڵی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەندێک کاریگەری هەبووە لەسەر پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها وڵاتانی یەکێتی ئەوروپا بێگومان نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوە لە ڕێگای فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە پردی ڕاستەوخۆی پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ دنیای دەرەوە هەرچەندە نوێنەرایەتیەکان ئەوەندە زۆر نین بەڵام گەواه و شاهدی هەموو لایەک دەتوانین سەرڕای بوونی بربەستی زۆر ڕۆلی بەرچاو ببینن لە دروستکردنی پردی پەیوەندی بە تەنها لە ڕووی سیاسی بەڵکو لە ڕووی کەلتوری لە ڕووی زانستی و ڕووی بازرگانی و لە ڕووی ئابووری لەگەڵ نێوان ئەو وڵاتانە و هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووش پێش بەتایبەتی پێش هاتنی پەتای کۆڕۆنا جوڵی وەلای دیپلۆماسی و بازرگانی و سیاسی لە نێوان وڵاتانی ئەندام لێشێتی ئەوروپا و هەرێمی کوردستان لە ئاساسی زۆر باش بوو بەڵام
زۆر پێی شوێنەکانی تری جیهان لە دوای هاتنی بەتای کۆڕۆنا و نەبوونی سەفەر و هاتوچۆ ئەو ڕێکخراوەی گرانە بەر ئەمە باژێکی بەرچاو کەم بۆ بەڵام ئێستا پلان داڕژراوە بۆی جارێکی تر ئەم چاڵانشانە دەست پێ بکەنەوە. ئێمە وەکو وێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا لە پلانماندایە بە تایبەتی لە ڕووی ئابووری لە ڕووی بازرگانی پەیوەندیەکانمان لەگەڵ پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو وڵاتانی کە پەیوەندیان بە ئێمەوە هەیە بۆ بەڵەندا وەکو مؤسساتی یەکێتی ئەوروپا بەهێزتر بکەین بە تایبەتی لە ڕووی ئەوەی کە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاوەیەکە ئێستادا ئەوەیەکە چۆن لە ڕووی ئابووری لە ڕووی ژێرخانی ئابووری داعشی تر ئێمە بتوانین لەسەر خۆمان بوەستین و زیاتر پشت بە بابەتی کشت و کاڵ و بڵێن گەشت و گوزار بەستین و پشتبەستمان بە داهاتینەوە کەم بکەینەوە بۆ ئەمە بەستاش پلانێکی باش بەردەستەیە بڕیارەکە هەندێک لە وڵاتان هاوکاری هەرێمی کوردستان بکەن بە تایبەتی لە بنیادنانەوەی ژێرخانی ئابووری لە ڕووی کشت و کاڵ و داهێنانی بەڵێن بەرهەم بزارکردنی بەرهەمی کشت و کاڵ و هەروەهاش بە بازارکردنی هاوکاری هەرێمی کوردستان بکەن بە بازارکردنی ئەو بەرهەمانی کە لە هەرێمی کوردستان لە ئایندەدا بەرهەم دێن. ئەمەش بێگومان دەبێتە هاوکارێکی زۆر گرنگ بۆ ئابووری هەرێمی کوردستان لە ڕووی تکنۆلۆژیا و بڵێن ئەوەش زۆر باش دکتۆر کەواتە لەو چارچێوەیەدا دەبێت بزانم کە هەڵوێستەکانی یەکێتی ئەوروپا چییە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خۆ بۆ هەرێمی کوردستان لەبارەی ئازادی ڕادەربڕین و هەروەها ئەو سیاسەتانی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەرێمدا پەیڕەوی دەکات. خۆی تاکو ئێستا لە یەکێتی ئەوروپا وەکو بڵێن بروکسێل یان لە پەرلەمانی ئەوروپا ئەوان تاکو ئێستا ژیان هەرێمی کوردستان کردووە لەبەر ئەو ئازادی لە هەرێمی کوردستان تاکو ئێستا ئەو بۆ بەردەوامە بێگومان هەموو دەزانن کە ئەم بابەتە بە هەرێمی کوردستان بێکم و کوردیش نییە شێشەی هەبووە ئیسانەکە لەو چارتێوەیەش ئەوەی کە بینیمان لە تایبەتی لە ئاستی کۆنسولی ئەوان لە هەولێر و هەروە لە بەغدا گلیان گرت و لە هەندێک لە لەو ڕووداوەی هەرێمی کوردستان ڕواندا بەڵام تاکو ئێستا مەزاتر لە ئاستی لۆکاڵی بووە ناتوانێت ئاستی وەزارەتی دەرەوەی وڵاتانە یان ئاستی بڵێن پەرلەمانی ئەوروپا یان ئاستی یەکێتی ئەوروپا کۆمیسیۆنی ئەوروپا ما کاری بۆ دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ ئەوەی تێگەیشتنی دوولایانە بێت بۆ ئەوەی کە نەبێتە کێشەیەک پەیوەندیەکانی نێوان. باش کەواتە ئەوان هیچ سەرنجێکیان داوە لەسەر ئەو کەیسانەی کە لە ئێستادا هەرێمی کوردستاندان کە بەڕێستان ئاماژەشتان پێکرد هیچ سەرنج و هیچ دەبینێکیان هەبوو لەسەر ئەو بابەتانە؟ وەکو بروکسێل وەکو نێرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا تاکو ئێستا بە فەرمی و بە شێوەیەکی هیچ سەرنجێکیشان بێمە نەگەیاندووە بەڵام وەکو ئاگادارن باسم کرد لە بەغدا باپرسەکان بەڵام کردووە بە ئەمەش هەبێت بەڵام لە ئاستی دێرەوە لە ئاستی یەکێتی ئەوروپا تاکو ئێستا نا. زۆر باشە دکتۆر دەمەوێت بزانم لەبارەی هاوکاریەکانی یەکێتی ئەوروپا بۆ هەرێمی کوردستان لە ڕووی تەندروستیەوە بە تایبەت و لە ڕووی ناردنی ڤاکسینی کۆڕۆنا بۆ هەرێمی کوردستان چییە و هیچ پلانێک هەیە بۆی کە هاوکاری زیاتری حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت لە ڕووی ناردنی ڤاکسینی کۆڕۆنا بۆ هەرێم؟ هەر لە دەستپێکی هاتنی بەتای کۆڕۆنا و دواتر لە دوای بەرهەمهێنانی ڤاکسینی کۆڕۆنا دژی کۆڕۆنا ئێمە وەکو نێراتی هەرێمی کوردستان یەکێتی ئەوروپا لەبەرەوەی بەرهەمی ناوەندی بەرهەمهێنانی ڤاکسینی بە تایبەتی فایزەر لە بروکسێل سێ دوورە لە بروکسێل ئێمە پەیوەندیمان ڕاستە خۆمان پێیانوە کرد کە هەرێمی کوردستان پێویستی پێوەی هەیە لە بۆ دەستهێنانی ئەو ڤاکسینە دژی ئەو کۆتایە ئیتر ئێمە هەروەها بڵێن بەشداریی وەزارەتی هەرێمی کوردستان کە بەجێ فەرمی ئاراستان کرا بۆ گەیاندمان بە بەرپرسانی ئەو کۆمپانیا هەمان شێوە پەیوەندیمان بە چەند کۆمپانیای تریش کە ئێستادا ئەو ڤاکسینە بەرهەم دێن لێنێرن بۆ شوێنەکانی تریجان بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لێرە ئاماژەی پێ بکەینەوەیە کە خودی یەکێتی ئەوروپا و خودی کۆمەلگای نێودەوڵەتیش بۆ ئەوەی هاوکاری وڵاتانی دەرەوەی تایبەتی یەکێتی ئەوروپا بکەن خۆیان سیستەمیشیان دەستنیشان کرد کە لە ڕێگای ئەو سیستەمە ئەو وڵاتانی کە کۆمەڵبەخشن لە وڵاتانی کە دەیانەوێت هاوکاری وڵاتانی تر بکەن کە پێویستیان بە ڤاکسینی کۆڕۆنایە لە ڕێگای ئەو سیستەمە هاوکاری بکەن بۆیە بشێوەیەکی ڕاستەوخۆ تاکو ئێستا هاوکاری هیچ نەتەنیا هەرێمی کوردستان هیچ شوێنێکی تر نەکرد خودی عێراقیش کە ڤاکسین وەردەگرت لە ڕێگای ئەو سیستەمەیە کە دیاری کراوە لەلایەن WHO بەڵام ئەمەش پەیوەندی هەبوو بۆی کە خودی ئەو وڵاتانە پێویستیی یەکجار زۆریان بە دابینکردنی ئەو ڤاکسینە هەبوو لەنەوە خۆشیان شێبەشێ بوو بەڵام ئێستا
خۆشبختانە زۆربەی وڵاتانە ژمارەی زۆر لە ڤاکسینانیان بڵێن گەیاندووە بە خەڵکیان و پێدەچێت کە لەمە دووە گەیاندنی ڤاکسینەکان ئاسانتر بێ بەڵام هەموو لایەک دڵنیا دەکەینەوە کە چ وەزارەتی تەندروستی چ ئێمە وەکو نەدەراتیەکان حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامین لە ئەوەی کە بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی کاراوە جددی بە زووترین کات ژمارەی زیاتر لە ڤاکسینانە بگەین بە هاوڵاتانی کوردستان بۆ ئەوەی لە بەرامبەر ئەو فەرمایە بتوان خۆیان بپارێزن. دکتۆر جیاواز لە بابەتی هاوکاریە تەندروستیەکان لایەنی یەکێتی ئەوروپا بۆ هەرێمی کوردستان دەمێ بزانم کە وڵاتانی یەکێتی ئەوروپا چ ئامادەکاریەکان کردو بۆ هاوکاریکردنی هەڵبژاردنەکانی هەڵبژاردن پێشوەختەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئەنجام دەدرێت لە مانگی دەدا و هیچ هاوکاریەکی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هیچ هاوکاریەکی هەرێمی کوردستان و عێراق دەکرێت بۆ سەرخستنی هەڵبژاردنەکان؟ خۆی ئەم بابەتە لەلایەن شاندی فەرمی عێراقەوە بە شێوەیەکی فەرمی لە کاتی سەدانی بەڕێز کازمی شاندی یاوەری بۆ بروکسل ئاراستەی یەکێتی ئەوروپا کراوە و یەکێتی ئەوروپا و پەرلەمانی ئەوروپا کۆمسیۆنی ئەوروپا ڕەزامەندی دەڕێەوە لەسەر ئەوەی کە ئەوان هاوکاری بکەن بە شێوەیەکی هەم لە ڕووی داراییەوە هاوکاری عێراق بکەن و هەم لە ڕووی چاودێریکردنی بڵێن پرۆسەی هەڵبژاردن لە عێراق لە هەردوو حاڵەت هاوکاری عێراق دەکەن ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوەیە وەکو هەرێمی کوردستان ئێمە جەختمان لەسەرەوە کردووە کە بەتایبەتی لەو ناوچانەی کە ناوچەدابڕانەوەی کە بڵێن کوردستانی دەروێ هەرێمی کوردستان کە لەو شوێنانە کێشە هەیە و احتمالی ئەوەی کە پرۆسەکە بە شێوەیەکی زۆر دیموکراتیانە بەڕێوە نەچێت بۆ ئێمە زۆر گرنگە کە لەوێ چاودێریەکانیان چەقتر بکەنەوە وجودیان زیاتر هەبێ بۆ ئەوەی خەڵکەکە زیاتر بتوانێت بە شێوەیەکی ئازادانە ڕای خۆی دەربڕێ و بتوانێت دەنگ بدات. و خۆشبختانە ئەمان یەکێتی ئەوروپا بەشدار دەبێت گومان لەبەر هۆکاری ئەمنی ئەوانە ڕەنگە زۆر نەتوانن لەم شوێنێک ئامادەبن بەڵام گروپێکیان پێکەن ناوەستەوە عێراقیان بەش کردەوە بەشدار دەبن و چاودێری پرسیار هەڵبژاردن دەکەن وەکو باسیشم کرد لە ڕووی دانیویشەوە ئارادەیەک هاوکاری عێراق دەکەن بۆی پرۆسەکە بە شێوەیەکی سەرکەوتووانە ئەنجام بدرێت. باشە دکتۆر جیاواز لەو بابەتە سەبارەت بە ڕەوشی پەنابەران و هەروەها حاڵەتەکان و دیاردەی کۆچکردن لە عێراق و لە هەرێمی کوردستاندا بۆ وڵاتانی ئەوروپا وڵاتانی یەکێتی ئەوروپا لەو بارەیەوە دەڵێن چی؟ وڵاتانی یەکێتی ئەوروپا خۆتان زانن بابەتی کوردستان بابەتێکی زۆر هەستیار بۆ یەکێتی ئەوروپا ئەگەر سەیرکەین لە ماوەی چەند ساڵ ڕابردوو ژمارەی جار زۆر بەتی لە کۆچبەرانی سووریا کوردستان سۆڕی ناوخۆی سووریا ڕویان لە یەکێتی ئەوروپا وڵاتانی یەکێتی ئەوروپا بەسەد هەزار کەس هاتن بۆ هەنگاریا و لەوێ بۆ کرواتیا و بۆ وڵاتانی تر بۆ ئەڵمانیا و بۆ بابەتی زۆر گرنگ کە زۆر کێشەی هەتا لەناو لە پەیوەندیەکانی نێوان وڵاتانیدا لە یەکێتی ئەوروپا و خودی یەکێتی ئەوروپا وەکو مؤسسەیەک دروست کرد کە چۆن لەگەڵ ئەو بابەتە بڵێن هەڵسوکەوت بکات. ئیتر زۆر بابەتێکی هەستیارە زۆر وڵات ڕادیەکی زۆر حزابی سیاسی کە داخلی هەڵبژاردن دەبن بابەتی کۆچبەران بابەتی پەنابەران بەکاردێنن بۆ ئەوەی بتوان زۆرترین دەنگ خۆیان بکەنەوە لەبەرەوەی بەداخەوە تا ئێستاش دوای هاتنی ژمارەی زۆر لە کۆچبەرانە خەڵکی وڵاتانە زۆر لەگەڵ هاتنی ژمارەی زۆرتر نییە و ڕوودانی چەند بڵێن کارێکی تێرۆریستی لە ئەوروپا هەندێک لە ئەحزابی ڕاستەوەی ئەوروپا ئەمان بەکارهێنا کۆچبەران چی دەوترێت و هەروەها بە تایبەت ئێستا لەبارەی ئەو کۆچبەرانی کە لە نێوان بیلاڕوسیا و هەروەها لیتوانیادان و لەگەڵەوەدا دیارە چارەنووسی بەشێک لە کۆچبەران بە نادیاری ماوەتەوە لەو نێوەندەشدا کە باسی لەوە دەکرێت بە پێی زانیاریەکان بەشێک لەو کۆچبەرانە هاوڵاتی عێراقین و لە نێویاندا هاوڵاتی هەرێمی کوردستانیشی تێدایە. ئەمە بووکو باسم کرد بابەتێکە پێشتر لە شوێنی تر ڕووی داوە ئەمەی لیتوانیا و بەلاڕووسیا ئازیا لەوانێ لە ئەندەدا وڵاتی تر بێتە پێشەوە بەڵام بە شێوەیەکی گشتی یەکێتی ئەوروپا لەگەڵ هاتنی کۆچبەر بۆ ناو یەکێتی ئەوروپا نیە ئەوان بە شێوەیەکی فەرمی لەگەڵ سەرکردنی کێشەی کۆچبەران لەو شوێنانەی کە لێگەن و لە حاڵەتی دوم لەگەڵ ئەوەن کە هاوکاری ئەو کۆچبەرانە بکرێت لەو شوێنانێکی نزیکن لەو شوێنانی کە قەیران لێ ڕووی داوە و ئەوانە مەجبور بوون وڵاتی خۆیان بەجێ بێنن و بێن بۆ وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا بۆیە نا خەڵکی ئەوروپا و نا پاکستانی ئەوروپا لەم بابەتەوان زۆر هەستیارن لە مامەڵەکردن لەگەڵی و لەگەڵ هاتنی ژمارەی زیاتری کۆچبەرانی بەتایبەتی بە شێوەی ئەوان پێ دەڵێن بە شێوەی نایاسایی
بەڵام لە کاتی هاتنیشان هەر کەسە و لە دوای کەیسی خۆی بەپێی کەیسی خۆی مامەڵی دەکەن یانی ئەوە نییە بڵێ ئەو گروپە کوردن ئێمە ئامان پێ دەدەین یان ڕەبزە پێ دەدەین ئەو گروپە ئەوانەی ئامان پێ دەدەین یان هەر کەسە و بەپێی کەیسی خۆی و دوای چاوپێکوتن لەگەڵیان مامەڵە لەگەڵ کەیسەکەی دەکرێت و پێی کۆمارچۆنی 1950 ژنێڤە هەر کەسێک لەبەر کاری سیاسی بڵێن یان کاری ڕێگەزی یا ئاینی وڵاتی خۆی بەجێهێش بێ و خەتەری کوشتن یاگرتن لەسەر بێ دەتوانێت داوای پناهگەری لە وڵاتانی کە واژە تەرۆری بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر دلاوە ڕاژگەیی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە بروکسل لە بەلجیکاوە لەگەڵماندا بووی. سپاس بۆ بەشداریکردن